کۆمپانیەکانی بواری گەیاندن و ڕاگەیاندن و ئەلکترۆنیات و تەکنەلۆژیان لە عێراق و هەرێم بەشداری سێمین دیداری کۆنگرەی سیمێکسیان کردووە لە سلێمانی. ئەم دیدارە بۆ دروستکردنی پەیوەندێکی بازرگانیە لە ڕووی تەکنەلۆژیەوە بۆ ئەوەی کۆمپانیەکان پەیوەندی هاوبەش لە نێوانیاندا دروست بکەن و پێکەوە خزمەتگوزاری زیاتر لە بواری ئینتەرنێت و سیستەمەکانی پەیوەندی و سیستەمی بانکی دابین بکەن. کۆمپانیاکە ئێمە لە بواری تەکنەلۆژیای زانیاری کارەکات، کۆمەڵێک کارمەندی بیانی و ناوخۆیی خاوەن بڕوانامی نەودەوڵەتی و شارەزا لەم بوارەیە کۆ کردوتەوە. ئامانجی سەرەکی ئێمە دروستکردنی ژێرخانێکی تەکنەلۆژی پەرەپێدراوە لە عێراق بەگشتی و کوردستان بە تایبەتی. ئێمە لە مەجای تەلەفۆنی ئەرزیا ئیشەکەین بێ لە ئینتەرنێتی ADSL و FTTH و ئەوانە. ئێمە وامان لێ کردووە لە کاتێکی نزیکە ئەتوانین قەزا و ناحیەکانی دەوروبەری سلەیمانی لەگەڵ سلەیمانیە ڕەبت بکەینەوە بە یەکتر و ئەمەش وا بزانم تاکە ئیشە لە عێراقی شاکرابێ نەک لە تەنها لە هەرێمی کوردستانە. ئەوەی کە تازە بیتن بریتە لەو ماتۆرە کارەباییانە. ماتۆرە کارەباییەکان ئەوەیە کە پاتریە شەحنەیانی هیچ پێویستی بە هیچ سوتمانێک نییە، ینی نییە نەخێر هیچ دەنگەچی نییە و بێزارکەر نییە، ینی شتەکە زۆر گونجاوە لە بۆ بابرین شەقامەکان. ئەم کۆمپانیانە ئەزمموی کارکردنی چەندین ساڵیان لە هەرێم و عێراق هەیە و لەم دیدارەدا نوێترین خزمەتگوزاریەکانی بواری گەیاندن و زانیاری و پرۆژە بۆ بەدامەزراوەکردنی ئەلکترۆنی دەستگا حکومی و ناحکومیەکان دەخەنە ڕوو. هاوکات گرنگی نوێترین داهێنانەکانی بواری تەکنەلۆژیای گەیاندن و ڕاگەیاندن و کارتی زیرەکی بانکەکان بەشێک بوون لە چەند پانێڵێکی دیدارەکە. ئێستا بانکەکان پێویستیان بە سیستەمێکی گەیاندنی متمانە پێکراو هەیە کە بتوانن ئیش و کارەکانی هاوڵاتیان جێبەجێ بکەن. وەکو ئاگاداری مەسەلەن ئێستا زۆربەی بانکەکان خزمەتگوزاری کارتیان هەیە، ئەم کارتانە لە ڕێگەی ئینتەرنێتەوە ئیشەکە. ئەم ئینتەرنێتە پێویستە ئینتەرنێتێکی پارێزراو بێت کە ئەمەش ڕەبتی بە بواری گەیاندنەوە هەیە. ئەم دیدارە ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت لەلایەن کۆمپانیای عێراق تەقەدوم و بە هەماهەنگی کۆمیسیۆنی ڕاگەیاندن و گەیاندن و وەزارەتی گەیاندنی عێراقی و وەزارەتی گواستنەوە و گەیاندن و وەزارەتی ڕۆشنبیری و هونەری حکوومەتی هەرێم بەڕێوە دەچێت و تێیدا دەرفەت بۆ کۆمپانیا بەشداربووەکان ڕەخسێنراوە بۆ ئەوەی لەسەر پرۆژەی هاوبەش و لێک تێگەیشتنی هاوبەش ڕێک بکەون. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.